بەڵێ هەروەکو پێشتری ژووتمان میوانێکمانە بێت سەبارەت بە باسکردن لە ڕەوشی عێراق و دا پێشاتەکانی عێراق. ڕابحە حەمەد لێپرسراوی مەڵبەندی یەکێتی لە بەغدا بەسپاسەوە لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمانایە. ڕابحە خان سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. من سەرەتا پرسیارەکە لەوە دەست پێ دەکەم، باز لەوە دەکرێت کە داخوازیەک هەبوو بۆ کۆبنەوەی پەرلەمان لە بەرامبەردا محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانەڵێ هەتا بەرچاوم ڕوون نەبێ یاخودە تا بەرچاوڕوونیەک نەبێ بۆی کە بزانین لە پەرلەمان قسە لەسەر چیەکرێ، گفتوگۆ لەسەر چیەکرێ، ناتوانێت پەرلەمان کۆبێتەوە یاخود قورسە پەرلەمان کۆبێتەوە. پێدەچێ پەرلەمان کۆبوونەوە بکە؟ بەیانی باش و بەیانی هەموو بینەران باش. دۆخی سیاسی عێراق لە ڕاستیدا ئالۆزە، وەک لە راپۆرتەکەش ئاماژەتان پێکرد بەرچاوڕوونی نییە بۆ دانیشتنی پەرلەمان، بە تایبەتی کە سەرۆکی پەرلەمان لە سەرەتادا لە سەرەتای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێشوەختە کە لە دەی ساڵی 2021 ئەنجامدرا لە هاوپەیمانیەکدا بوو لەگەڵ ڕەوتی سەدر و پارتی دیموکراتی کوردستان و هەر لەسەر بنەمای ئەوەش هەڵبژێردرا وەک سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە ئێستادا پەرلەمان لە دۆخێکی باشدانیە کە تا ئێستا لایەنە سیاسەکانی عێراق لە مەترسی ئەویان هەیە کە دووبارە ڕەوتی سەدر شەقام بجوولێنی، بە تایبەتی لە دەوروبەری پەرلەمان و ناوچەی سەوزی عێراق کە زۆربەی دامدەستگا حکوومیەکان لەوەیە و بە تایبەتی لە ئێستاشدا سەرۆکوەزیرانی عێراق لە سەردانێکە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی لە نیویۆرک. بۆیە وەکو دۆخی ئەمنی عێراق چاوەڕوان کراوە کە لە دوای پێشتر لە سەرەتادا چارتەوەی هەمانجی ئەویان ڕاگەیان کە لە دوای تەواوبوونی مەراسیمی تلەی ئیمامی حوسێن دەتوانن ئەوان کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدەن و پەیامێکیان ئاڕاستەی بەڕێ سەرۆکی پەرلەمان کرد بۆ دیاریکردنی ئەم دانیشتنە، بەڵام وا دیارە سەرۆکی پەرلەمانیش نایەوێت ئەم دانیشتنە بەو شێوەیە دیاری بکە کە بەرچاوی ڕوون نەبێ و لەوانەشە بەشێکی بگەڕێتەوە بۆ ئەوەی دەیەوێت بە تەواوی دڵنیابی لەوەی ئەگەر دانیشتنی ئەنجومەنی نوێنەران کرا و لایەنی چارتەوەی هەمانجی توانیان ئەندامانی پێویست بۆ ئەم دانیشتنە کۆبکەنەوە و دڵنیایی بە خۆی وەرگرێت کە لە شوێنەکەی خۆی دەمێنێ ئینجا دانیشتنەکە ئەنجام بدەوە. هەر لایەنێ سیاسیەش کە دەیەوێت بەشدار بێ لەم کۆبوونەوەیە لەوانەیە داواکاری خۆی هەبێ. چارتەوەی هەمانجی تا ئێستا نەیانتوانیەوە بگەونە ئەو دەرەنجامەی کە هەموو سەردەم لایەنە سیاسیەکان ڕازی بکەن بۆ ئەوی بتوانن یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 220 ئەندام سۆگەر بکەن. ڕابحە خان دەنگێک هەیە هەنگا بدەنێن بۆ ئەم دانیشتنە. باسێک هەیە، دەنگێک هەیە کە باز لەوە دەکا کە نزیکەی 190 ئەندامی پەرلەمان یعنی ڕەزامەندیان دەربڕیەوە بۆ ئامادەبوون لە کۆبوونەوەی پەرلەمان. ئەمە ئەم هەواڵە ڕاستە؟ بەڵێ 190 ئەندام بەشی ئەوە ناکە کە دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق مسەوگەر بکات کە بۆ کۆبوونەوەی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکی کۆماری عێراق پێویستی بە لایەنی کەم 220 ئەندام هەیە ئامادە بن لە دانیشتنەکە بۆ ئەوی بتوانن سەرۆکۆماری عێراق هەڵبژێرن. لە دوای ئەوەشە سەرۆکۆمار پێشنیاری کاندیدێک بکا بۆ پێکەنانی کابینەی داهاتوو. بەڵام ئەوە مسۆگەر نەکرێ ئەو دانیشتنە کەمێک زەحمەت دەوێت بە تایبەتی بۆ چوارچێوەی هەمانجی ئەگەر لە یەکەم دانیشتنە ئەم ژمارەیە مسۆگەر نەکە ئەوە لەسەریان دەکەوێت و لەوانەیە کاردانەوەی ڕەوتی سەدر و شەقامیش و بۆ هەڵوێستی سیاسی خۆشیان قرس لەسەریان دەکەوێت. بۆیە بە دڵنیاییەوە چوارچێوەی هەمانجی لە هەوڵی ئەوەدایە کە 220 ئەندامی پێویست واتە دوی لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران مسۆگەر بکە ئێنجا هەنگاو بنێ بۆ دانیشتنی ئەنجومەنی نوێنەران داهاتوو بۆ ئەوەی دەست بکەن ڕێکارە دەستوریەکانی پێکەنانی حکوومەتی داهاتوو بەرەو پێشەوە بن.
بەڵام تا ئێستا ئەویان یەکلایی نەکردوتەوە. ڕابع خان مەترسی گەورەشیان لە ڕۆکی ببورە من ئەمێ پرسیاری ئەوەش بکەم، ینی پێداگری چوارچەوەی هەماهەنگی لەسەر کاندیدەکان کە محەممەد شیع سوودانیە بۆ پۆستی سەرۆکوەزیران، ئەمە بۆ خۆی خاڵێک نییە لەوەی کە ناگەنە ڕێکەوتن یاخود نەخێر کاندیدەکە کێشە نییە، کۆمەڵشتی تر بابەتی تر لە وەکو عەرەبێکاڵێ ماوەرە ئەلکەوالیس لە دوایەوە ئەگوزەرێ بۆیە ناگەنە ڕێکەوتن یاخود ڕازینین ڕەوتی سەدر بەو کەسایەتیە. خۆی ڕەوتی سەدر بە هیچ شتێک ڕازی نییە لە ڕاستیدانێ تا ئێستا هەر ئەوە نەبووە کاندیدەکە بەو شێوەیە، بەڵام ئەو لە سەرەتادا هەڵەیەکیان کرد کە بە 73 نوێنەریان هەبوو لە ئەنجومەن نوێنەران لە ماوەیەکی زۆر کورتە و بڕیارێکی زۆر بە پەلەیاندا کە لە پەرلەمان دەرچوون. ئێستا پەشیمان بوونەوەیان پێوە دیارە و ناشیانەوێ بەهۆی فشاری شەقامیان و یاخۆت هەڵوێستەکانی ڕابردوویان و چیتەکان دووبارە داوای ئەوە بکەنەوە بگەڕێنەوە بۆ پەرلەمان، یاخود لەوانەیە دەرچێکی دەستوریش نەبێ یان یاسایی نەبێ چاوەڕوانی ئەوەن لە 29 ئەم مانگەش کە بە پێی ساڵایەک لە دەرەوەی ڕۆکی سەدر گوایە پێشکەش بە دادگای فدراڵی کراوە بۆ تاخشانەوە بە بڕیارەکەی ڕەوتی سەدر لە کتانەوەیان لە ئەنجومەن نوێنەران تا چەند دەستوری ئەم بڕیارە نازانین تا ئەو کاتەش لەوانەیە چوارچێوەی هەمانگیز چاوەڕوانی ئەو بڕیارەی دادگای فدرالیش بی بۆ ئەوی بە یەکجاری کۆتایی بۆ بابەتە بێ ئایا ئەندامەکانی ڕەوتی سەدر دەتوانن بگەڕێنەوە ئەنجومەن نوێنەران یان ناتوانن بگەڕێنەوە. لەوە دەچێت پەشیمابوونەوەیکیان پێوە دیارە کە 73 ئەندام کەم نییە و گەورەترین کوتەی ناو ئەنجومەن نوێنەران بوون وەکو کوتەی ئینتیخابی کە لە هەڵبژاردنە دەنجیان هێنابێ و لە ماوەیەکی زۆر کورتە بڕیاریاندا بخشێنەوە، بەڵام ئەوەی کە سەرنجکراوە ئێستاش لەوانەیە خۆشیان لەوە نیگەرانن لە هەڵوێستی هاوپەیمانەکەیان کە سەرۆکی ئەنجومەن نوێنەرانە ئەویش پەلەی کرد لە ئیمزاکردنی داواکاری دەست لە کارکێشانەوەکە، لەوانەیە بەشێکی پەیوەست بێ بە پەیوەندی نێوان سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی کە لە ماوەیەکی کوردە لە سەرەتای دەست بەکاربوونیان کێشەیەکی زۆر سەری هەڵدا لە نێوان سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی ساملی کە لە ڕەوتی سەدر بوو. لە ڕاستیدا لە زۆر شوێن لە هەندێک پیجەکان و تویتەر و بڵاویشیان کردەوە کە سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ هەست دەکا بە تەواوی سەرۆکی پەرلەمانە چونکە لە پێشتر نوێنەرەکەی ڕەوتی سەدر خۆی وەکو سەرۆکی ڕابح ئەمە هەموو کێشەی سیاسی نێوان لایەنەکانە لە ڕاستیدا و لەوانەیە بەرژەوەندیە کەسێکانیش و بەرژەوەندیە حزبیەکانیش زیاتر باڵی کێشابی بەسەر دۆخی سیاسی عێراقا. باشە ڕابح خان ئەگەر هاتوو ئەم دۆخە بەردەوامی هەبوو و نزیکبوونەوەیەک هەبوو لە ئەو ڕێژە یاسایی کە بۆ پەرلەمان پێویستە بۆەوەی کە بتوانێت کۆبوونەوە بکە، ینی سەرۆکی پەرلەمان تا چەند ئەتوانێ ئەم دۆخە ڕابگرێ، ینی کۆبوونەوەی پەرلەمان نەکە ئەکرێ شتێکی وایە، ینی سەرۆکی پەرلەمان ئێستا جۆرێک لە ئیحراجیتیان نییە بۆ ئەوەی کە هەم ناتوانێت لەلایەکەوە کە بڵێن دانیشتێکی پەرلەمان ئەنجام بدە، ئەم لەلایەکیشەوە یعنی دۆخی سیاسی عێراق و ڕەوشی سیاسی عێراقیش هەر خراپترە بێ. خۆی ئەگەر چوارچێوەی هەمانجی ئەوە یەکلایی بکاتەوە کە 220 ئەندامی بەشداربووی لە ئەنجومەن نوێنەران سۆگەر کردووە، بە بڕۆی من فشار دەکا لەسەر سەرۆکی پەرلەمان بۆ دیاریکردنی یەکەم ئەو دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و تەکلیفکردنی کەسێک بۆ سەرۆکوەزیرانی عێراق و ئەگەر مەترسیش هەبێ لە هێرشکردنە سەر ئەنجومەن نوێنەران لەلایەن کۆپیشاندەرانی ڕەوتی سەدر یاخود شەقامی ڕەوتی سەدر بەدڵنیاییەوە و هێزی ئەمنی چوارچێوەی ئەمانجی یاخود فشار لەسەر حکومەت دەکات کە هێزی ئەمنی
سنووری ناوچەی سەوز بپارێزن و بە تایبەتی سنووری پەرلەمان بپارێزن بۆ ئەوەی هێرش نەکرێتە سەرەوە چونکە تەنها ئەوە قورسە لەلایەن کە لە یەکەم هەڵبژاردنە لە یەکەم دانیشتنە سەر و کۆمار هەڵبژێردێ و کەسی دیاریکرا بۆ پێکەنانی حکوومەت تەکلیف بکاوە ماوەی مانگەش لە بەردەمدایە بۆ پێکەنانی حکوومەتی داهاتوو بەڵام ئەم دۆخە هێشتا چوارچێوەیە مانجی یەکلای نەکردوێتەوە ئایا ڕۆتی سەدر ڕەزامەند دەبێت بەم هەنگاوە بە مەرجێکە کاتی هەڵبژاردننی داهاتوو دیاری بکرێت چکە بەدڵنیاییەوە ڕۆتی سەدر داواکاریەکەی ئەوەیە کە دەبێت پەرلەمان هەڵوەشێتەوە و هەڵبژاردننی پێشبەختە ئەنجام بدرێت بەڵام هەڵوەشانەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشبەختە ڕێکاری دەستوری خۆی هەیە ناکرێ ئێستا بەبێ دانیشتنی ئەنجومەی نوێنەران و پێکەنانی حکوومەتێکی نوێ ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێ چونکە لە ئێستادا ئەم حکوومەتی هەیە حکوومەتی کاربەڕێکەرە و بودجەی عێراق لە ساڵی 2022 دەنجی لەسەر نەدراوە و زۆر لە پرۆژەکان و لە حکوومەت وەستاوە بەهۆی نەبوونی بودجە بۆی چاوەڕوانی ئەوە دەکرێت یعنی وەکو ڕێکارە دەستوریەکان هەر دەبێ ئەنجومەی نوێنەران کۆ بێتەوە سەرۆکۆمار هەڵبژێرێ و حکوومەتی نوێ پێک بێ دەتوانن ئەو کاتە زەمانەتێک بدەن با ڕۆتی سەدر کە لە ماوەیەکی دیاریکراودا بەلایەنی کەم ساڵێکی پێویستە بۆ ئەوەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و لە هەمان کاتیشدا یاسای بودجە دەربکرێ بودجەشتە خام بکرێ بۆ هەڵبژاردننی پێشبەختە و ئەو کاتە ڕۆژێکدا بدرێ پەرلەمان لەو ڕۆژەدا حەلی خۆی بکات کە دەوێت پەرلەمان خۆی حل بکە ئەو کاتە هەڵبژاردن ئەنجام بدرێەوە ساڵی ڕابوویدا تا هەڵبژاردننی پێشوەختە کرا لادەیدا هەڵبژاردن کرا پەرلەمان دەنجی لەسەر ئەوەدا لە هەفتیدا خۆی هەڵبۆشێنێتەوە کەواتە بێ بم بەڵێ بەڵێ پرسیارێکی تر ئەوەیە یعنی لە ماوەی ڕابردوو کە ئەم ڕۆژە سیاسیە لە عێراقا بەردەوامی هەبوو ئەم چەقبەستوە سیاسی هەبووە ململانەکان هەبوو لە نێوان لایەنە سیاسەکانە زوو ئەمان بینی کە ڕۆتی سەدر لە ڕێگەی موقتەدا سەدر یاخود لە ڕێگەی وتەبێژەکانی خۆیەوە یاخود لە ڕێگەی ئەو کەسێک کە ناوی وەزیری سەدرە ئەمانە قسەیان دەکرد لەبارەی بارودۆخەکەەوە زوو پامیان هەبوو بەڵام دوای چلەی ئیمام حوسێن وات بڕیار بوو یعنی وا تەوەقوعەکرا کە قسەیان هەبێت لەسەر ڕەوشەکە بەڵام تا ئێستا قسێکی وەها نەوتراوە لەلایەن ڕۆتی سەدرەوە بۆی کە بزان داهاتووی پرۆسی سیاسی بەچی ئەگا یاخود ئەوان هەنگاویان چیە بۆ داهاتووی پرۆسی سیاسی یعنی لە شەقامی بەغدا چی دەوترێ بەڵێ خۆی چونکە تا ئێستا چوارچێوەی ئەمانجیش هەنگاوێکی نوێی نەناوە لە دوای تەوابوونی ئەم مەڕاستیمە چکە تا ئێستا نە دانیشتنی ئەنجومەن نوێنەران دیاریکراوە نە بڕیارەکانی داهاتوو دیاریکراوە بۆ ئەوانیش لەوانەیە بێدەنجیان نوان دەبێ بەڵام تا ئێستاش لە شەقامی بەغدا ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە نامەکان لە نێوان گروپەکان ئەو بڵاو دەبێتەوە یەکەم جارت وا بڵاو بۆەوە کە 21 مانگ خۆپیشاندان ئەنجام بدرێ و ئێستاش ئەوە بڵاو بێتەوە کە لە 25 مانگ خۆپیشاندانێکی بەرکراوان ئەنجام بدرێ لە بەغدای پایتەختی عێراق ئەمانش لەوانەیە هەمووی مەترسێک بی بۆ سەر چوارچێوەی هەمانجی کە نەتوانن بەجددی هەنگاوی داهاتوو بنێن و بە تایبەتیش چاوەڕوانی ئەوەن کە تا چەند لایەنە سونەکان بەشدار دەبن لە بوونەوەکە لانی کوردیش بەگشتی بەشدار دەبێ وەک ئاماژەم پێکرد لە سەرەتادا چوارچێوەی هەمانجی چاوەڕوانی ئەوە دەکا کە بە تەواوی دڵنیا بێ لەوەی کە 220 ئەندام بەلایەنی کەم لە یەکەم کۆبوونەوە بەشدار دەبێ بۆ ئەوەی کۆبوونەوەکە سەرکەوتوو بێت چونکە ئەگەر بڕیاری کۆبوونەوە دراوە ڕۆژێک دیاریکرا بۆ ئەنجامدانی کۆبوونەوە ئەنجومەن نوێنەران و ئەم ژمارە ئەمادە نەبوو ئەکید ئەوە بە نسبەت چوارچێوەی ئەمانجی شکستێکی گەورە دەبێت بۆیە ئەوان نایەنەوێ لە یەکەم هەنگاویانە شکست بێنن دانوێ بە دڵنیاییەوە هەنگاو بنێن بۆ داهاتوو قۆناغەکانی پێکەنانی حکوومەت با سەرکەوتوانە تەواو بکەن بەڵام هەر لە دڵ ئەوەشدا مەترسیان لە ڕۆتی سەدر و لە شەقامی ڕۆتی سەدر هەیە دانوێ پەیامێکی دڵنیا بوونەوەش لە ڕۆتی سەدر وەربگرن بەڵام وا دیارە کە تا ئێستا
بەڕێز مقتەدا سەدر هیچ ئاماژەیەکی بەوە نەداوە کە دەرگای کراوە دەبێ بۆ گفتوگۆ یاخود بۆ ئەو وەفدەی کە پێشتر باسی لێ دەکرا وەفدێک پێک بێنن لە سەرکردەی هەندێک لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی گفتوگۆ بکرێت لەگەڵ ڕۆکی سەدر کە بزانن داواکاریەکانی بەڵامی چۆن بتوانە ڕازی بکەن کە هەڵۆشانەوەی پەرلەمان لەسەر ڕێکارە دەستوریەکان بەڕێوە بچێ بەڵام تا ئێستا هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەم کۆبنەوە یا ئەم بۆ پێشوازی یاخود گفتوگۆکردنی مقتەدا سەدر لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ ئەوی بەرچاوڕوونی بداتە بە تایبەتی چوارچێوەی هەمانجی لایەنە سیاسیەکانی تریش بۆ هەنگاوەکانی داهاتی پێکهێنانی حکوومەتی عێراقی لە ڕاستیدا دۆخی سیاسی عێراق ئێستا گەیشتە قۆناغێک کە هیچ خوێندنەوەیکی سیاسی لە خۆی ناگرێت. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ڕابیحە حەمەد لێ پرسای مەڵبەندی ئێشێتی لە بەغدا سپاس دەکەین کامڕۆ لە تەوەرێکی بەرنامەی بەیانی کورسات نیوستا گفتوگۆمان لەسەر ڕەوشی عێراق کرد.